بەناوی خوای گەورە سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەرڕایی گەشتنی 400 ملیارەکەی بەغداد تاوەکو ئێستا حکوومەت هێرێم بڕیاری هەڵوەشاندنەوەی لێبڕینی موچەی نەداوە. بەرپرسانی حکوومەت باز لەوە دەکەن دوای جژن کۆ دەبنەوە پێی داهاتی بەردەست بڕیار لە بارەی موچەوە دەدەن. بەپێی لێدوانی بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانیش بێ ئێستا داهات هێرێم زۆر لە موچەی تەواو زیاترە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرسەرەوە دەکەین حکوومەت هێرێم 200 ملیارەکە چی لێ دەکات، موچەی کۆی بڕینی ماگانەی موچەی موچەخۆران 188 ملیارد دینارە بەگەشتن 200 ملیارەکە کەی حکوومەت هەڵی دەگرێت لەگەڵمان. سەرەڕای گەیشتنی 200 ملیارەکەی بەغدا هێشتا حکوومەتی هەرێم بڕیاری لابردنی لێبڕینی موچەی نەداوە. با پێیوتەی بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم دوای جەژن بە پێی داهاتی بەردەست بڕیار لە دابەشکردنی موچە دەدەن. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەیەنێت داهاتی پێویست هەیە بۆ ئەوەی موچە بەبێ لێبڕین بدرێت. پیاچوونەوە بە کۆی پرۆسەی نەوت خەرجەکانی دۆزینەوە بەرە عەلی حەمە ساڵح ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئاماژە بەوە دەکات مانگی پێشوو داهاتی نەوت 514 ملیارد دینار لەگەڵ 20 ملیارد دیناری هاوکاری هاوپەیمانان و 200 ملیارد دیناری بەغداش واتە بەبێ داهاتی ناوخۆ لە 182 موچە دابین بوو بۆ پێدانی موچەی تەواو 162 ملیارد دینار پێویستە لە داهاتی ناوخۆ. ئەو پەرلەمانتارە ئەوەش دەخاتە ڕوو ئەگەر مانگی دوی ئەم ساڵ بە پێوەر وەربگرین داهاتی ناوخۆ کە هاتووەتە وەزارەتی دارایی بۆ تەمویلی موچە 373 ملیارد دینار بووە. واتە گەر داهاتی ناوخۆ بۆ تەمویلی موچە وەک مانگی دوی ئەم ساڵ بێت ئەوە کۆی داهات 212 ملیارد دیناری زیاترە لە موچە. کە حکوومەت پابند بێ بە دابەشکردنی موچە بە هاوکات ئەندامێکی دیکەی پەرلەمانی کوردستان لە لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان جەخت دەکاتەوە حکوومەت پارەی پێویستی بۆ دابەشکردنی موچەی تەواو هەیە و دەژڵێت دەبێت 200 ملیارەکە بۆ موچە خەرج بکرێت. عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند لە هەرێم کێشە کەمی داهات نییە بەڵکو کێشەی گەندەڵی هەیە. بە جۆرێک ئەگەر شەفافێت هەبێت و داهاتی ئەم وڵاتە لە دەستی ئەمیندا بێت و بگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی لە سەرچاوەکانیەوە وەک نەوت و گومرگ و باچ با دڵنیاییەوە ئێستا داهاتی هەرێم بەشی هەموو پێداویستیەکان دەکات بە موچەی تەواوەوە. ئەندامەکەی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان باز لەوەش دەکات هاتنی 200 ملیارد دینارەکەی بەغدا پاساو لە بەردەم حکوومەت ناهێڵێت چونکە بە پێی یاسای بودجێ حکوومەتی عێراق کە هەرێمی کوردستان لەگەڵیدا ڕێکەوتووە و مادەیەکی تایبەتە بە پابەندی و مافەکانی هەرێمی کوردستان ئەم پارەیە لە بەغداوە دێت بۆ موچە و دەبێت خەرج بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ موچەی تەواو پێویستی بە 895 ملیارد دینارە ماوەی زیاتر لە ساڵێکیشە لێبڕینی موچەی داهێناوە و مانگانە 188 ملیارد دینار لە موچە دەبڕێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میێنەرێک لە بەڕێزان دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنانی کۆمەڵی دادگەری کوردستان هەروەها بوو کاروان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و ئەندامی مەکتەبی سیاسی حزبی شۆیمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێت. مامۆستا دارەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە ئێستا زۆر پرسیار لەبارەیەوە دەکرێت کە داهات بەرز بۆتەوە بەڵام حکوومەت تا ئێستا بڕیاری نەداوە لێبڕینی موچاڵ بۆشێنێتەوە. ئەو کارەکەی چیە لە کاتێککە بازوکری داهاتی نەوت 514 ملیارە داهاتی ناوخۆ 300 ملیارە 20 ملیاری هاوپەیمانان هەیە 200 ملیاری بەغدایە ئەنی سەروی تریلیۆنێکە بۆ موچەی تاوا پێویستم بە 895 ملیارە. بۆچی بڕیارێک لەو بارەی نادرێت کە لێبڕینی موچە کۆپتایی پێبێت؟ بنای خۆی بەشە نەمێژەبان سڵاو لە بەڕێستان لە بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام. لە ڕاستیدا من پێم وایە حکوومەتی هەرێم حکوومەتی خەڵک نییە و حکوومەتێک نییە بیر لە بەرژەوەندی خەڵک بکاتەوە بیەوە کێشەکانی خەڵک چارەسەرکا بە قەدەرەوەی بیر لەمانەوەی خۆیەکە بیر لەوە کە چۆن دەسەڵاتی حزبی بەهێزترکە و چۆن داهات و سەرەت و سامانی حزب زۆرتر بێ و زۆرترین داهاتی ئەم وڵاتە بۆ خۆیان قۆڕخکەن. ئێمە لە هەرێمێکی زۆر دەوڵەمەنداژین هەرێمێک کە لەسەر نەخشەی جیهانی نەوت لە ڕیزی داهەمین با بڵێن دەوڵاتەکەی پێشەنگی دنیاین لە نەوت و غازە. هەرێمێک دانیشتوانەکەی 6 ملیۆن کەسی تیا بژی و هەرێمێک ئەم هەموو داهاتەی هەبێ بەڵام لێبڕینی موچە خۆ ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ نییە بە دوو مانگ موچەدانێک و لێبڕینی موچە
ئەوە چەند ساڵە لەسەر یەک حکوومەتی هەرێم پەیڕەویەکە بەرپرسانی حکوومەتی هەرێم نایشارنەوە پێیان وایە ئەو پارەیەکی ئەیدەن بە خەڵک وەکو خێری پێ بکەن وایە و پێیان وایە ئەو پارەیە زۆرە و پێیان وا بۆ بێ نەیدەن بۆیە پێم وانێ لە بەرنامەی حکوومەتی هەرێمە هەبێ بە هیچ شێوەیەک لێبڕینی موچە لابەرێ هەر لە بەرنامایانێ کێشەوە نەبوونی پارە نییە پارە هەیە و داهاتەکانی زۆرن و نرخینەوە ڕۆژانێک گوستی دۆلاریە کرد ئێستا سەر $70 و بەغداژەوە تا 200 ملیاری تر پارەی نردووە و داهاتی تر ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا و بەرهەمی گاز و فرۆشتنی ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا و گومرگەکان زیاد دەکەن و بە قەولی خۆیان کە قەت چاکسازیان نەکردو پێشیان ناکرێت چاکسازیان کردووە و موچەی دووبارەیان بڕیوە و داهات گەڕاوەتەوە پلە باڵاکان بۆتە نیوە و هەموو ئەمانەیان کردو بەس دەرەنجام ئەمانە بەرنامەی چاکسازیان نییە بەرنامەیەوەیان نیە لێبڕینی موچە لا ببەن بەرنامەیەوەیان نێژیانی خەڵکو و خۆشگوزەرانی بۆ خەڵک دابینکەن بەڵکو دەرەنجامی ئەم هەموو سەرەت و سامانە زۆرەی لەم هەرێمە هەیە و لە بەغداشەوە پارە هاتووە کۆمەکی هاوپەیمانی نێودەوڵەتیشە بۆ هەرێمی کوردستان لەگەڵەوەشە هەرێم بەرپرسانی هەرێمەڵێن زیاد لە 20 ملیار دۆلار قەرزاری یعنی وەکو وایە بەر لە جیاتیەوەی نەوت و غازمان فرۆشت بێ هەر کڕی بێتمانێش ئەوەندە قەرزار نەیەبوون یعنی ساڵ بۆ ساڵی ڕێژەی قەرزەکە لە جیاتیەوەی کەم کا زیاد دەکات لەبەرەوە من بۆی پێم بە هیچ شوێ گەشتبنی مەم دەسەڵاتە پێم دەسەڵاتە ئیرادەی چاکسازی نییە بەس مامۆستاکە بوونم لە حاڵەتێک لە ژێر فشارێک لێبرینەکەش لابەرێت پێ دوایە لەوەی یاسای چاکسازی کە دەسەڵاتیان داوەتە حکوومەت دەرماڵەکان ڕێک بخاتەوە لەوێ تۆڵی خۆی هەر دەکاتەوە گەر بۆنم لێبرینەکە خۆی چاکسازی ئەوە نەبوو یاسای چاکسازی ئەوەی کە خەڵکی کوردستان داوایەکە ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتیش کاکە بە هەرێ مەڵێ لە بەسێتی گەندەڵی چاکسازی بکەن ئەوانی پێمانەوە مەشغوڵن یاسای چاکسازی ئەوە بوو لە پێشا لە داهاتی هەرێمی کوردستان بکرێت بزانین نەوت و غاز و ئەم سامانە سروشتی ئەفرۆشرێ چۆن دەفرۆشرێ بەچێ دەفرۆشێ چەندی دێتەوە ئەم داهاتانە بە باج و گومرگەوە چی لێ دێ هەموو ئەمانیان وەلا ناوە هاتوون کەوتونە لێبڕینی موچە لە خەڵقی داما و کەمکردنەوەی موچەکانیان و لێبڕینی موچەی کەمەندامەکەی لە 150 موچەکەی مەدەنێت تۆ 100,000 دێ کەمەندامە لە 150 یعنی چی بکە ئەمە پێی ناوەن چاکسازی بڕینی دەرماڵەی کارمەندانی حکوومەت و فەرمانبەران بە بۆچوونی من هەر تاوانە نەک چاکسازی نیە چاکسازی دەبوو لە کەرتی نەوت و غازا بکرایە چاکسازیە بوو لە داهاتەکانە بکرایە چاکسازیە بوو لە ئەوانەی بە پلەی وەزیر و وەکیل وەزیر خانەنشین کراون و ڕۆژێک لە ڕۆژان پۆستی حکومیشیان نەبوو ئیشیان نەکردووە ئەبوو چاکسازی لەوە بکرایە ئەو پارانەی لە دەرەوەن بیگەڕێنەوە چاکسازی لە کۆمپانیانە بکرێکە لەسەر حسابی ملت دەوڵەمەند بوون ئەبوو چاکسازی لەوانە بکرایە بەس چاکسازی لە دەرماڵیان نەک چاکسازیە و نەک گێڕانەوەی پارەیە کە بەڕێز دەڵێ داهاتەکان نەکرد داهاتین دەبوونە نەوت چاکسازی کراوێ بەڵام خۆیان دەڵێن بۆ نمونێستا لە 42 داهاتی نەوت بۆ حکوومەتە لە 150 بۆ کۆمپانیەکان ئەمە شەفافیت نییە یاخود پێویستی بەڕوونکردنەوەی ئەو لە 150 وەشوان نییە سەرەتا بۆ دەبێت لە 150 داهاتین ئێمە لە وڵاتێکاژی ناوی عێراق و تا ئێستا هەرێمێکی لە عێراق و تا ئێستاش داوا لە عێراقەکەین پارەمان بۆ بنێرێ و یارمەتیمان بدا و ئەڵێن مافەکانمان لە عێراقە و ئەلەو بابەتانە کە دێتە سەر پارە باشە بۆ نەوتی عراقی لە بەرمیلە $11 تێشووی بێ بەس نەوتەکەی ئێمە بەرمیلێک $35 تێبشی یعنی ئەمە خۆبانێک نیە دووەوە لە وڵاتێکاژین ئەگەر پێت نافرۆشێ و فەشەل هێناوە لە گرێبەستەکان و لە دەرهێنان و لە فرۆشتنی نەوتە با حکوومەتی عراقی لە هەر بۆتانە فرۆشم نەوتەکەتان بۆ فرۆشم پارەکەی بۆ خۆتان ئێ بۆ ئەو ناکەن یعنی ئەم غرور و لە خۆبایی بوونە چی یان وەجاری دزیەکەی تیان نییە کۆمپانیەکان سەر بەخۆیانن بۆیە حەزەکەن خۆیان بیفرۆشن یانەوەی تورکیا دەستی خستۆتە بینەقاقە ئێرە ناتوانن لی دەرچن جینا بۆ ینی بۆ لەسەر حسابی میلەت تۆ دێی لەم نەوتە لە چلی بۆ ئێمە بێتەوە لە 160 بۆ کۆمپانیەکان بڕۆ کە من پێ وایە لە چلەکەشی ئاشکرا نییە و نازانی چۆن سەر بکرێت باشە موچەی بۆ لێ نادەن خۆ موچەکە جاران مانگێکە دراوایسەوە بۆ بە 50 مانگ 50 ڕۆژ ینی 15 مانگ موچەکانە نیشت ڕۆژی پێ چۆم جارە دابشکنی کۆی موچەکە 15 مانگ موچە درا ینی حساب کە 20 ڕۆژ دوکەوت لە کاتی سپاسەکەم کاک بووکەرەوەنجە ناویشت بەخێربی دەمەویست سەرنجی بڕش بزان سەبارەت بە 200 میلیارەکە ئێستا هەر هەشتاگیش دروست بووە لە تۆڕە کۆمەڵاتیەکان خەڵک پرسیاریەوەی 200 میلیارەکە حکوومەت هێرێم چی لێ دەکات بۆچی وەڵامێکێک لا کەرەوە لە حکوومەت هێرێم نییە بۆ وەڵامی خەڵک کە چی لێ دەکات من پێم وایە و ژمارانەی کە ئێوە لە راپۆرتەکە تا ناخستانە ڕوو کافیە لەسەر ئەوەی کە ئێمەمانان قسە لەسەر ژمارە نەکەین
قەزەیەکی گەورە هەیە ئەوش من لەگەڵ مامۆستا دارا زۆر کۆکم ئەوش با بڵێن جەوهەری سیاسەتی ئەم حکوومەتەیە جەوهەری بابەتەکە وەکو دەوترێ پەیوەندی بە پارەوە نییە چکە پارەش هەیە بەڵکو هەڵوێستیانە لە خەڵک هەڵوێستیانە لە خەڵکی کوردستان ئەمانە ئەم هێڵوێستیان لە هەموو بوارەکانە بەردەوامن لە کارکردن بۆ ئەوەی نییە خەڵک ماندوو بکەن خەڵک بچەوسێنەوە خەڵک بێکار بکەن ئەمە جەوهەری ئەساسیەکەیانە و دەبینین خۆ ئەگەر لە بواری موچە و لێبڕینی موچەوابێ ئەی لە بواری ئازادیەکان ئەی لە بواری پێشێرکردنی یاسا هەموو ئەمانە ئەتوانی ئینسان بڵێ کە ئەمانە دژی میلەتەکەی خۆیان بەجددی هەموو غەم و بیرکردنەوەیان ئەوەیە کە ئەو دەسەڵاتەی خۆیان چۆن بپارێزن ئەگینا ئێستا بە پێی راپۆرتەکان بە پێی مەعلوماتەکان هەموو ئەو پارەیە کە ئێستا تەنها گەیشتۆتە خزینەی گشتی پارەی دوو موچەیتایە بۆ نایدەن و ئەگەر ئەمانە ڕازگۆن لەگەڵ میلەتەکە لەگەڵ خەڵکەکە با جارێکیان ئێستا هەموو خەڵکی کوردستان ئەزانێ بۆ ئێستا ئەو پارەیە پارەیەک زیاد لە پێویست ئامادەیە بۆ ئەوەی موچەی بەسێت با بفەرمونون مانگە کە پارە هەیە بیدەنە ئەو خەڵکە بۆی مانگی داهاتوو ئەگەر نەبوو ئەگەر پارە نهات هەمومان بڵین کاکە وڵای ئەوە نیانە چونکەمەوە پێشتر وایە بۆیە تۆ تەماشاکەن سەرڕای ئەوەی کە ئێستا وەکو باسم کرد ئیمکانیەتی دووموچیانەیە هەر لە ئێستاەوە کاکڕێباز حەملان تەسریحێکی داوە ئەڵێ ئەم بۆ ئەم مانگە ئێمە 12 ئەیکەینە لێبڕینی موچەکەینە 12% یان لە 15%. ئەمە سەرەتایەکە بۆ جەزی نەبەزی خەڵکی وڵانی خەڵکی کوردستان بۆ ئەوەی خەڵق قەناعەت پێ بکەن کە سەرەتایەکە بزان ڕەتفعلی چییە بەرامبەر ئەم تەسریحەی ئەوە چونکەم هەر لەیسە و پاساوێکی هێناوە تۆ ئەگەر بە دەقیقی گوێتان لێگرت بێ کە هەڵێن بۆ ئەمە مانگی پێشوو قەرزبان کردووە کەواتە ئەمە تەبریرێکە بۆ ئەوەی ئەم مانگا بەشی قەرزەکە لەو پارەیە ببڕن بەجددی لەلایەکی تری شۆڵێەوە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە کاو بریاری نهائیەدا لەسەر ئەم بابەتانە لەبەرەوە ئەم بەڕێزانە وەکو باسم کرد هەڵوێستیانە لە خەڵک گرفتەکە گرفتی پارە نییە هەڵوێستیانە لە خەڵک و تا بۆیان بکرێ من لەگەڵ مامۆستادارام بەجددی و جارێکی تریش لەم کەناڵەوە وتم ئەمانە لێبڕینی مۆچک کۆتایی پێنایە نیاییەن تەمەناکەم لە داهاتووە ئەم لێبڕینە نەمێنێ بۆ ئەوەی من خۆم بە هەڵا بزانم لەو قسانەی کە دەیکەم بۆیە ئەمانە تاپیان کرێ کەمترین پارە گلە دەکەم ئەم خەڵک کەرمەژغوڵی ئەوە بێت کە نانی دەستکەوێت بۆی نەپڕژە سەر سیستەمی حکومڕانی و ئاڵگۆڕی دەسەڵاتەر بۆیانە خەڵک برسی بێت دڵنیاییوە ئەم با بڵێن ئەتوانین بڵێن ئێتلافی حکومڕانی با بڵێن لە هەرێمی کوردستان لە حکوومەت ئەوانە متتەفقن لەسەر ئەوەی ئەو پارەی ببڕێ بۆیە حکوومەتێک ئەتوانێت ئینسان بڵێ کابینەیەکی فاشلە لە هەموو بوارەکان و ئەم کابینەیە فاشلە لە ئیدارەدانە ئەوە تا لە دەربارەی موچەی خەڵک وایە باش دەربارەی وە بەرهێنان و پرۆژەکان هەر دەبینین وایە و خاوەن کۆمپانیایە کە ڕوبێکی پارەکەیە دەنێ و دوای 2 مانگ ناچارە بێ پارەی تەواوی نابێ ئەو کارە خزمەتگوزاریە ڕائەگرێ لە بواری قەرز و ئابووریەوە دەبینین خۆیانی ئەلانیەکەن ئەڵێن ئێمە قەرزارین واتە ئەم دەسەڵاتە بەس جورئەتی ئەوەی نییە بڵێ ئێمە فاشل بووینە و ئێمە دەمانەوێ بەجێی بیاڵین ئەگینا ئەو هەموو گوێ نادەنە و خەڵکە ینی تۆ تەماشاکە ئەوە تەقریری لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان بە داتا هەموو داهاتەکانیان خستووەتە ڕوو دایانەتە سەرۆکایەتی پەرلەمان دایانەتە حکوومەت بەڵام گویان لێ ناگیری ئەوەی خۆیانیانەوێ ئەو کارەکەن بۆیە ئەمە هەست نەکردنە بە بەرپرسیارەتی بەرامبەر خەڵک
ئەمە جەوهری کارەکانی حکوومەتە بەرامبەر. دواتەگرم و لای بەرز خەسەرەوە دەکەن چکار موچەخۆر نیە ئەگەر حاڵی موچەخۆرەوە بە ئێوانەی کە موچیان ئێستا دۆخیان چۆنە سای حکوومەتە مامۆستا سەبارەت بە 200 میلیارەکەش بە وچوونی بەڕێزت 200 میلیارەکە چی لێ دەکەن دەیدەن بە موچە یاخودەکو ئەو 400 میلیاری پێشوو کە پێشتر هات ئەویشتر دیار نەما وڵا بۆ چوونی من 200 میلیارەکە معلومە ینی چۆتە لای 400 میلیارەکە ماڵ 400 میلیارەکە شوێتە لای ئەو هەموو میلیارەی کە زیاد لە 20 ساڵە نەوە دەفرۆشنەوەی دزنەوەی خۆن هەموو چۆتە یەک شوێن ئێستا 200 میلیارە شوێتە لایەوە وەی چیشینی نادرێ بە موچە و ناژرێ بە خەڵک حکوومەتی هەرێم 17 ساڵ بەر لە ئێستا وەزارەتی سامانە سروشتیەکانی ڕاگەیاند و بەڵێنی بە خەڵکدا کە ئێمە چوینە سەر نەخشەی جیهانی نەوت و لە داهاتوێکی نزیکە هەرێمی کوردستان لە ساڵێکا 1 بەرمیلەوە دەنێرینە دەرەوە تا وای لێ هاتووە من خۆم لە ئاشتی هەورامی گوێم لێ بۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە پێکەوە وەزیر بووین وتی کوردستان بۆەوە چێ مانگانەیەک ملیۆن ڕۆژانە ببوورە ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوت ئەنێرین و لە داهاتووشە تا ساڵی 2025 کوردستان دەتوانێت 5 ملیۆن بەرمیل نەوت بنێرێتە دەرەوە یعنی بەم خەیاڵات و بەم هەواڵە ناڕاست و نادروستانە خەڵکی کوردستانیان خەڵەتەنە بە تەمابوون کوردستانمان بۆ بکەن بە دووبەی بەڵام ئێستا خەڵکی کوردستان ئاوی نییە لە پایتەختە خەڵک بە تەنکەر ئاوەکڕێ لە کوردستانە بە کارەبای نیشتیمانی لە شەو ڕۆژێکە 14 سعات نییە جاری وایە 10 سعات لە بڕێم وەلیدەکەی تا ئێستا نانتوانی و پێداویستی سەرەتاییەکانی خەڵک کە لە دواکەوتوترین وڵاتی دنیا دابین کراوە کارەباوەوە دابینی بکەن بۆ خەڵک کەک یەکێک لە وڵاتە هەژارەکانی ئەم ناوچەیە لوبنانە وڵاتێکە بەدەست شەڕی ناوخۆیەوە دەناڵێنێ وڵاتێکە بەهۆی پێکاتە جیاوازەکانی تیاتی لە شیعە و سونە و مەسیحی و جۆرا و جۆر کێشەی زۆریان هەیە من 2 ساڵ لە لوبنانا بووم لەوێ خوێندومە بەڵام دەمدی ڕۆژێک لە ڕۆژان ئاو ببڕێ کارە باش ببڕێ فیانەن کارەبای مۆلیدە لەوێ شەیە بەڵام زۆر بە بەرنامە دانراوە فەرق بە کارەبا بڕینیش ناکەی لە وڵاتێکی هەژار کە هیچ داهاتێکی نییە لەسەر کۆمەکی خەڵک یا سیاحەت یا هەندێکشتی لە بابەتاژی ئەم هەرێمە دەوڵەمەندەی ئێمە کامانویست ببین بە دووبەی ئێستا ئەو کارەبامان نییە لەم هەرێمەی ئێمە ژیان نییە خۆکێشار موچە نییە ئازادی نییە ئازادی ڕادەربڕین نییە دادگا سەربەخۆ نییە بێتاوانەی بەن و سزایەدەن لەسەر قسەیەکە بەدەسەڵات وتوتە چەند ساڵێکت خەنە زیندانەوە ئەم هەموو دزوو گەندەڵ و مافیاشەیە کەس ناتوانێت دەستیان بۆ بەرێ یعنی یەکرێ لە مەملەکەتی عەدالەتەیە زەمانی مەهدیە دزوو گەندەڵێک نەبێ هەتا ئێستا حکوومەتە نەیتوانی یەک گەندەڵدا بە دادگا بۆ عەجەب یانی تیانە یان ئەوەندە گەندەڵەکان زۆرن کەس نامێنێتەوە بۆیە ناوێرن بیدەن بە دادگا یان بەچی گەندەڵی بنە بڕەکەن یعنی لەکوێوە بەڕاستی بۆیە من پێم وایە ئەم حکوومەتە کێشەکانی زۆر لەوە زۆرترن و لەمە دو زیاتریش هەبێ بۆ چکە هەرێم نەیتوانیوە کێشە ئیداریەکانی خۆی هەڵکات تا ئێستا سەواری دوو ئیدارەیی هەیە و دوو هێزی پێشمەرگەیی هەیە و تا ئێستا وەکوتمان کێشەکانمان لەگەڵ بەغدا حەل نەبوو و بۆ چوونی من ئەگەر وەزی عێراق گۆڕانکاری پیاوێک کە عێراقی بۆ خۆی وەزێکی زۆر ئارام و ناسەقامگیری هەیە و دوور نییە ساڵ بژار نیش نەکرد دوور نییە ئەمریکیەکان وەکو لە ئەفغانستان کشانەوە لێرەش بکشێنەوە هیچی تیانە و ئاخر جاری پامی برێکمەگۆرگ بۆ کازمی ئەم دووسێ ڕۆژەی پێشوو پێی وتەوە توێتی ئەگەرەوە خۆتان ڕێک نەکەون و پێک نێن و هەڵبژاردن نەکەن و کێشەکان هەڵ نەکەن ئەمریکا ناتوانێت شتان بۆ بکە هەر بەجێتان دێڵێ و تەبیعیشەوە ئەفغانستانی بەجێهێشت دوای بەجێهێشتنەکەی لە بەرەوەی حکوومەت گەندەڵ بوو زۆرمان پێوتن ئاوا بەجێهێشتون بەجێش هێشتون ئێستا ناڕاستە خۆ ئەمریکا پشتیوانی تالیبانیشەکە ئەڵێ پێمان باش حکوومەت لەگەڵ تالیبانە ڕێککەوێت بۆ لە بەرەوەی تالیبان بەرژەوەندەکانی وانە پارێزێ پێی وتون قاعیدە و داعش نایاڵین ببێ و فعلا ناشیاڵن کە تالیبان کێشەی هەیە لەگەڵ ئەم دوو حیزبە کاتی خۆش وسامە بن لادن جێی نەبوو بۆیە چوە پاکستان و لەوێ کوژرا و پێشیانتون بەرژەوەندەکانی ئەمریکا بپارێزن و دژایەتیمان مەکەن تالیبان وعدیەوەشیان پێداون تر ئەمریکا حکوومەتی ئێستا ئەفغانی بۆ چێ بێتە سەڵات و لاوەز و گەندەڵ بۆ عێراقیش هەمان شێوەیە سبەی ڕۆژ ئەمریکا کشایەوە لە عێراقا مەرکەزیەت دروست بێتەوە ئەم هەرێمی کوردستانە نامێنێ بکەوێتە دەست شیعە هەر نامێنێ بکەوێتە دەست سوننە هەر نامێنێ هەر ئێران هەر تورکیا هەر ئەم و ئەو لەبەرەوەی ئەمانە نازانم دڵیان بەچی ئەم هەرێمە خۆش مەگەر بەو پارانەی کە دزراوە بردویان تەبانقەکانی دەرەوە پیان وابێ ئەمانە ئەخۆن ئەجینا من پێم وایە هەرێمەکەشمان لە مەترسیدایە
ینی ئێمە ئەگەر خۆمان بێئاگاکەین مەگەر خۆمان غەشی بکەین ئەجی نازانین وەزعەکە لە قازانجی خەڵکی کوردستان نییە کێشەکان زۆر گەورە یەکێک لەوانە موچەیە کە پارەشیان هەیە نایدەن ئەی کاتێک کە نایدەن ئەم پارانە ئەو ڕۆژەی کە هەرێمەکان لە دەست دەرچوو پارەکەش فریان ناکەوێت ڕۆژێک دوورزە بە یەومە لا ينفع مال ولا بنون پارەکە فریان ناکەوێت خەڵک ڕاپەڕێ هەرێمەکان لێ تێگەچێ خەڵک دەسەڵاتێکی دەرەکی پەلاماریان دەدا بەغدا جارێک کردێتەوە ئەم ناوچانە ئەمانە هەموو ئەگەرێکن ئەمە نایان خزمەتی میلەتەکەی خۆشیان بکەن پێشەوە لێیان بکەوە سپاس دەکەم کاگە بوو کاروان سپارەت بەوەی کە ئەگەر حاڵی موچەخۆراوە خراپە ئێوانەی کە موچەخۆرنی ئێستا 1,250,000 موچەخۆر هەیە لە کوردستان هەیەوانەی کە موچەخۆرین هیچ داهاتی کە حاڵیوانە چۆن لە بێکاری لە قەیرانی ئاو لە مەسلەی ڕێگا و بان ئێستا بازین گران بووە بریشی گران بووە بەدڵنیاییەوە من دەربارەی 200 ملیارەکە با بڵین بە پێی یاسای بودجێ عێراق ساڵی 2021 بە ئاشکرا ئەو پارەیە لە بڕگەی لە مادەی 11 بڕگەی چوارەمە ئەو پارەی کە دێت بە کوردستان پێویستە بدرێتە بۆ موچە سرە بکرێ ئەمە لە یاسایە ناکرێ ئەمانە با بڵێن کارێکی وا بکەن تەنانەت ئەو ڕێکەوتنەی کە خۆیشان نێڵێن و خۆیشان جێبەجێ ناکەن بەم شێوەیە لەگەڵ خەڵکە مامەڵە بکەن چکە ئەگەر ئەم یاسایە جێبەجێ نەکەن ئەوە جارێکی تر ئەو پارەیە ئەمەش نێردرا جارێکی تر ئەمە نانێرنەوە بە دڵنیاییەوە ئەو بابەتەی کە جەنابتان باسیەکەن ئێستا دەربارەی ئەوە موچە و گوزەرانی خەڵک لە کوردستان ئێستا ڕەوکردن نازان بینیتاندانە لە تەلەڤیزیۆنەکان دەکەن ئێستا بە 100 سراگرن و ئەچن لە ڕێگای قاچاغۆ ئەندامێکی پەرلەماندا لە 2 ساڵی ڕابردە نزیکەی 60,000 کەس کۆچیان کردووە کۆچیان کردووە یانی ئەوە نزبەکانیش بڵاو بۆتەوە ئەوە پەیوەندی بەوە هەیە کە هەڵاتنە لەدەست بەدڵنیاییوە بەدڵنیاییوە گەنجێک کاتوێ ئەمانە چی بەرنمەیەکیان بگەرجێ نە دامەزراندنەیە نە هەلی کار هەیە نە بە هیچ شێوەیەک تەعاملێکی ئینسانیانە لەگەڵ خەڵکاکەن خەڵک بێوێ دوو قسە بکاوەکو مامۆسا قسەی لەسەر کرد لەسەر نووسینی کۆمنت خەڵک زیندانیەکەن عینادی سیاسیان گردووە عینادێک ینی تەسەوری مەترسی یەکجارەتی گەورەی لەکەن با من پێ هیچ مقارنە ناکرێت لە بین دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و نظامی بەعەس بەڵام بەعەس خودی سەدام حوسێن جاری وابوو پێشمەرگەی لە شەڕا ئەگرت عفێکی دەرەکرد و خەڵکی ئازادە کرد کەچی ئێستا ینی گریمان مەتەرەن بۆ نمونە ئەو ڕۆژش باسمان کرد گریمان ئەم 15 کەسەی بادینانی ویستیان شۆڕشێک بکەن بەرامبەر شۆڕشێکی چەکداری ئەعلان بکەن خۆ ئەم دەسەڵاتە بۆەوە ناڕوخێ کەچی هەموو دنیا هاتووەتە جواب هەموو دنیا داوا کە ئازادیان بکەن بەجددی نایکەن ئەمە خەتەرێکی گەورەیە مشتەمەعی دەولی هەمووی هاوارێتی تەماشا بکەن بریتانیا و کنسڵیەتی بریتانیا راپۆرتێکی گەورە ئەدا لەسەر کەم و کوڕیەکان لە هەرێمی کوردستانیا کنسڵیەتی ئەمریکا و بریتانیا بەجیا سەردانی هەردوو لایەنی حکومڕانی ئەکەن ئەوە بینیمان بلاس ئارات وتی ئەمەی کە هەیتانە مسۆگەر نییە یعنی ئەمانە هەست بەوە ناکەن یعنی عینادی سیاسی گرتویانەتی یعنی کەسێک عینادی سیاسی بکرێ ئەبێ هەرێم بەرەوکوێ بکە ببە من لەگەڵ مامۆسادارام بەجددی مەترسی لەسەر هەرێمەیە بەڵام هۆکارەکەی ئەم دەسەڵاتە خودی دەسەڵاتەکەیە ئێستا وەزعەکە تاقیداتێکی گەورە بووەتەوە بەجددی ئێستا تەنانەت وەزعی عێراق تا هەڵبژاردن مەترسیەکی گەورەی لێکرێ ئەو دوو ڕەوتە ئەو دوو تەیارەی کە لە عێراقا بوو گرفتیان بوو لەسەر هەڵبژاردنەکان بەشێکیان سەدر بوو کە پشتگیریە کرد کە هەڵبژاردن بکرێ ئێستا ئەوش ئیعلانی کرد ئایا لەمەوەدا ئەم دوو سێمانە چی ڕووەدا ئایا ئەم ڕەوتە گەورەیەی کە هەیە بە تایبەتی کە ڕێگرن لە بەردەم ئەوەی کە ئینتخابات بکرێ کاری تیرۆریستیان زیاتر نابێ کێشە و گرفتی زۆرتر دروست ناکەن لە کاتێکە بەرامبەر ئەم ڕەوتە ئاراستەیەکی تر هەیە کە داوا ئەکا و فشارەکە بۆ ئەوەی هەڵبژاردن بگرێ کە گرفت لە هەردوو حاڵەتەکە کە گرفت لە عێراقا ڕوویدا بەجددی مەترسی هەیە لەسەر هەرێمی کوردستانیش کە ئێستا هەموو تۆ تەماشاکەن تەنانەت
ئێستا چاوی دنیا لە تورکایە. تورکیا بووەتە مەترسیەکی گەورە. تورکیا بە ئاشکرا ئەڵێ ئێمە ئەمانەوێت ویلایەتی مووسڵ بگەڕێنینەوە. حرەشەکانیان بە بەردەوامی هەیە. ئێستا لەم ماوەیە بەجددی بە تەواوەتی حتا ئەوەی کە ناویان لێنا ئەوەی مؤتەمەری شام لە بەغدا ئەوەی کرا بە خودی شام خودی سووریا لێوێ نەبوو لەسەر ئەو مەترسیانە بوو. ئەگەر یەک دقە مەجالم دەتێ ئەوش ئەوە بوو پیانیان وت کاکە ئێوە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بە سەرۆکی هەرێمیان وتووە ئێوە ئەمە طموحی تورکیایە، ئێمە ئەم دەوڵەتانە ئوردنە با بڵێن مەسرە عێراقە ئەمە قبول ناکەین یانەوە تا لە نێوان ئێمە یان تورکیا هەڵبژێرن یان ئێمە هەڵبژێرن. ئەمەش مەترسیەکی گەورەیە. بەڵام کە وردی یەکەیتەوە سەیرەکەیان برادران حەز بە بەرپرسیارەتی ناکەن. هیچ نەبێ بەلای کەمەوە بەرنامەیەکدا بنن خەڵکەکەی خۆیان ڕازی بکەن. سپاسان دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕیش کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر. دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا. شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ گەشتی یەکەم کەوتە خوارەوە بە گرنگدایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوە. ئەوە تەواو بە گرنگی 100 ساڵی ڕووناکی بڕەوە کاری بێت. ڕێک ئەم بیت بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاترە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمە وێناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. بە خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بوو بە هەڵبژاردەی هەمیشەیی. بەدڵنیاییەوە. ئەمە قسێکی جوانە. دەتبیرما کاک تەلان. ئێستا لە کۆمپانیای تەلان سەرجەم کەرەستەکانی بیناسازی بە باشترین کواڵەتی و گونجاوترین نرخ بەردەست. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست مامۆستادارە سەبارەت بەوەی کە بەرپرسانی حکوومەت دەڵێن دوای جەژن کۆ دەبنەوە بڕیار لەبارەی موچۆ دەدەن و پێی داهاتی بەردەست موچە دابەش دەکەن. پێ دوای هەندێک کارێکی قورسە پێویستی بە کۆبنەوە بێت ئەم بڕیارە؟ وڵای لە ڕاستیدا نەدەبوو دابشکردنی موچە هەموو جارێ کۆبوونەوە ئەنجومەنی وەزیرانی بوێ و بڕیاری ئەنجومەنی وەزیرانی بوێ و چەند لێ بڕن و چۆنی لێ بڕن. ئەمە بۆ خۆی شەرمەزاریە بۆ دەسەڵاتی کوردی و حکوومەتداریش وا ناکرێت. تۆ داهاتێکی ماگانت هەیە و معلومیشە داهاتەکە چۆنە بە پێ و داهاتە توانی موچەکە تۆزێک ئەسڵەن دەتوانێت ئەو دەسەڵاتە بداتە وەزارەتی دارایی
و وەزیری دارایی ئەو بڕیارە بدا و کێشەکە کۆتایی پێدە بەڵام بەس بۆچی وەزیری دارایی دەسەڵاتی نایە وەزیری دارایی دەسەڵاتی نییە هیچ وەزیرێکی بەس هەموو وەزیرەکان هەروانین هەر هەموو وەزیرێک وایە لەم هەرێمەیەوەی دەسەڵاتی هەیە ئێستا تەنها سەرۆکی حکوومەت ئەو پەیوەندی بۆی هەموو جارکردنی من جێگیری سەرۆکی حکوومەت هیچی بەدەست نییە سەرۆکی حکوومەتە بە تەنیا بڕیارەدا کە بڕیارەدا کۆبوون ئەنجومەنی وەزیرانی بۆ چییە ینی باش ئێستا من هەر لەم هەرێما بیرەکەم وەگەر ئەنجومەنی وەزیران هەر نەبێت چییە ئەگەر هەرێمی کوردستان پەرلەمانی نەبێت چییە پەرلەمانێک کە نەتوانێت بڕیارێکدا هیچ دەسەڵاتی نەبێت هەر نەی بێدایخن بۆ باشتر نییە ئەنجومەنی وەزیران بۆچی کۆبێتەوە پرۆژەی بەرنامەی ئیشی پلانی یعنی چی کرد تا ئێستا بودجەوە ساڵ کۆتایی هات هێشتا ڕەشنووسەکەی ئامادە نەکراوە بینێرن بۆ پەرلەمان ئەمە گاڵتە جاریە پاشانی کە دوجار بڕی لێبڕین و بڕیاری لێبڕین سەرۆکی حکوومەتێدا کۆبنەوە ئەنجومەنی وەزیرانی بۆچێ بەڵاماڵی خوان و بڕیار با بڵێ بەزەوەی کە دەڵی بە سەرۆکی حکوومەت دەسەڵاتی پەیوەندی بۆیە کە ئێمە دەبین ئێستا بۆ نمونە ئەمڕۆ بڵاوکراوەتەوە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت 73 میلیارد بۆ قوتابیانی سنووری شنگار تەرخان کراوە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت بڕێک بوجە بۆ نەخۆشخانە لە هەڵەبجە تەرخان کراوە بۆ ناوچەکانی تری لە مصیبەتەکانە ینی لەسەر هەمووی لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت واللهی ئەوەیەک لە مصیبەتەکانە زۆرجا پرۆژەکان کێچێتی بیکاولێرەوە بکرێڵەن ئەمە لەسەر ڕاستپاردەی جێگری سەرۆکی حکوومەت و لەوێ سەرۆکی حکوومەت و وی بە خەڵک بڵێن ئەمە حکوومەتمان نییە و هی میلەتیش نییە و ئەمە حیزبە و بڕیاری حیزبە و حیزبژێدا لە ڕاستیشە حیزبیش بۆتە مصیبەتێکی گەورە لە میلەتە ئەم میلەتە ئەم دوو حیزبە فۆتاندیان لێ باشە کاکە خۆ نایشارنەوە بەرپرسەکانی خۆیان و پەرلەمانتارەکانی کێتی پارتی ئەڵێن موچە بۆیە دوو مانگە دواکەوێ بەرەوەی یەکێتی داهاتی گومرگەکان تەسلیم ناکە پارتی ئێمەش نایتی بەدام یەکێتی نایدا کێتەکان گەڵم پارتی نایدا ئەم پارانە هەردێ بەس لە جاتێ بچێتە حسابی حکوومەتەوە چێتە حسابی حیزبەوە لەم لایەکێتی لەو لا پارتی نەتیجە موچە نییە ئیترەوەی بۆتە قوربانی میلەتە داماوەکەی بەس پارەکە وەکو خێرێک موچەکەش وەکو خێرێک بە خەڵک نادان ینی واری هاتوێستا بۆ نمونە سەرۆکی حکوومەت دەڵێ بە بڕیاری سەرۆکی حکوومەت موچە دابەژەکە خود بە بڕیاری قوبات تاڵەوانی لێرە هاوکاری بڕێک هاوکاری کەمی تایبەت بەکەمان دامان دەکرێت یاخود پێشتر 250 دینار بەس بنزین گرانکراوە ئێستا 100 دیناریان هەرزان کرد بە حساب هەرزانی دەکەن وەکو مزایدە وەکۆش بە خەڵک دەیفرۆشنەوە بدەین مصیبەتەکە من جارێکتر بەڕاستی زۆر جاری جەواڵێم ئەڵێم ئێمەش خەڵکی کوردستان خۆی بەرپرسیارە لە واقعیکە هەیە خەڵکی کوردستان ڕێگای داوایەتی و پارتیاوە تەراتێم بکەن و یاری بە شعوری خەڵک بکەن و بە قوت و مقدراتی خەڵک بکەن خۆ مصیبەتی گەورە ئەگەر بە غەڵەتانە چوو بم ئیبن خەلدون ئاڵێ ئەگەر دەسەڵاتم بەنێ لە بینی دەسەڵاتدار و کۆیلەکانان لە پێشا کۆیلەکان سزادەم چونکە ئەگەر کۆیلەکان نەبن دەسەڵاتدارەکان ناتواننەوە ئێمە کۆیلەکان لە ناو میلەتە ئامانیان کردۆ بەشت کۆیلەکانن پێیان وایان پارەی یەکێتی پارتیە با بە پارەیە یەکێتی پارتی کە ڕاپەڕین بۆ هاتووە بەجوودێک پێڵاوی لاسیکەواتەوە یەکێتی پارتی پارەی لەکوێ بوو پارەی تۆ هێ و میلەتەیە لەژێر خاکایخوا پێی بەخشیوی و سامانی سروشتی ئەم وڵاتەیە بێ بدرێتەوە بە خۆت بەس ئەوان خۆیان و نەوەکانیان و هەموو بانقەکانیان لێ پڕ کردوون دە تۆزێک کێدەم بە تۆ تۆش پێ دوایە خێر پێکەن و دەستم زاوەستی خوا لێیان بەزیاد کەوی بەرز کردوەوە زانی ئەوان بۆیان نابی بابە ئەمە ڕستێکی خۆتە ئەوان لە پەنای ئەم پارەیە خۆیان تێر کردو ئەنجا تۆزی کێدەن بێت میلەتێک تا ئێستا تێنەگا ئەم پارەی یەکێتی و پارتی نییە پارەی خۆیانە ئەوەی یەکێتی و پارتی لە سەحسابی میلەت دەژین میلەتێک لەوە تێنەگا کە ئەم دەسەڵاتە بۆ خۆی ئەژی بۆ ئەمان ناژی میلەتێک بەوە بە هەڵات چوو بێ کابراایەک لەبەرەوە پێشمەرگەی دێرینە یان هەر هاوڵاتێکە بەس بە ناوی پێشمەرگەی دێرینەوە معاشی بۆ کراوە ئەمەی کێسا پێڵەن بندیوار ئێم بن دیوارە گەر لە بواری شکلێکی دێەوە گریمان سۆشیالێک بودان بەم هاوڵاتیە تەمەنی 6 ساڵە و حکوومەت وا مانگی 400,000 دیناریدایە مافێکی خۆیەتی بەڵام هەر لەبەرەوەی ئەم موچێ بندیواری بۆ بڕاوەتەوە دوو کوڕ و دوو کشێر چواریان زانکۆی تاواکردوی چەندان نەمەزراون هەر مەتحوسەنایان حیزباناک ناڵە بابەگیان ڕاستە من موچەیەکم هەیە کە حەقی خۆمە بندەنی بەس لەولاوە چوار مناڵم هەمووی بێئیژە سبڕێتەوە تۆ ڕاستە موچەیەکیان داوێ بەڵام پشتیان شکان ئەمە مصیبەتەکەی بۆ 15 ساڵیژە چێ ئەم هەموو خریجە هەیە لە کوڕ و کچ دەیان هەزارمان هەیە کەسێکی دامەزراوە بنجا بۆ ئیشکردنی لە کەرتی تایبەتیش نەماوە ئیشیان نێشتوە لەبەرەوە بەڕاستی ئەم وڵاتە بەرەو داڕمانە ڕابەرە وەزعێکی ئابووری زۆر سەخت و خراپە ڕابەرە و کێشەی سیاسیمان هەیە کێشەی ئابووریمان هەیە کێشەی ئازادیمان هەیە یعنی ئەم برادرانە قەیران لەسەر قەیران و خەڵکیان زیاد کردەوەی چیان چارەسەر نەکردووە لەرقی یەکتری موچەکە ژەبن وەڵام مادام ئەوان گومرگەکان تەسلیم ناکەن و ئێمەش نایتی دوجار میلەت زەرەر دەکەن
من هەستەکە میلەتیش بێ هەڵوێستە چونکە ئەگەر میلەت ڕاپەڕێ ئەمانە ئەوە نین میلەت کە ڕاپەڕیوە زۆر دیکتاتۆری گەورە ڕای کردو خۆی بۆ نەگرتووە یعنی مێژوو پێمان دەڵێ ئەمانە هەر بەرگەی هیچ ناگرێت بەس پێویستی بەوە هەیە وەکوتم بەڕاستی خەڵک وشیار بێ بزانێت کە دوجار خەڵکە بڕیارە داوگۆڕانکاری کاجینە ئەمانە سواری بە شانی ئەم میلەتە بوون نایانەوێت نەدابەزن نەچۆڵیکەن نە بەخێویشیکەن سپاس دەکەم کاکە بووکارەوە سەبارەت بووی کە خەڵک تاکەی تحملی ئەم هەموو قەیرانی موچەیە کەمی خزمەت گوزاریە تەندروستیە خوێندنە گەندەڵی بەرفراوان تاکەی یاخود خوددانی هەرێمە لەلایەن کۆمپانیەکانی پارتی یەکێتی تاکوێم دۆخە بەردەوام دەبێت بەدڵنیایەوە من لەگەڵ خاڵێکە ڕەنگە لەگەڵ مامۆستا دارە ناکۆک بووم ئەویش ئێمە با بڵێن بەرپرسیاتەتی بکەینە ئەستۆی خەڵک لە هەموو دنیای سیاسەتە لە هەموو دنیای دەربڕینی ناڕزایەتیەکانە خەڵک پێویستی بە پێشڕەوایەتی بووە حیزبەکان حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیشەوە تا ئێستا ئەو ڕۆڵیان نەبینیە وە خەڵکی کوردستان بێمەتمانە بووە لەو حیزبانەی کە بە ناوی داکۆکیکردن لە جەماوەرەوە بەجددی پشتگیریەکی یەکجار خەڵکیان خەڵک زۆر وریا بوو مەثەن بۆ نمونە یەکەمین هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان خەڵکی کوردستان 500,000 دەنگی بە بزوتنەوەی گۆڕاندا ئەخیر هەڵبژاردن بادینان قەڵایەکی گەورەی پارتی دیموکراتی کوردستانە بە تەزویرەوە لە 161 دەنگی داوە کەواتە هەموو وە لە کوردستانە ناویلێنرا لە 154 دەنگی نەداوە تەوان بە تەزویریشەوەیە زۆر زۆرەوەیە کەواتە ئەو خەڵکە زۆرینەی ئەو خەڵکە لەم دەسەڵاتە ناڕازیە بەڵام ئەحزابی سیاسی بەجددی ناتوانن پێشڕەوایەتی بکەن ئۆپۆزیسیۆن و حیزبەکان پەیوەندەکانیان پەیوەندیەکی هامشیە زۆر جار سازش بۆ دەسەڵاتەکەن زۆر جار پەیوەندەکانیان لەسەر حسابی خەڵک پەیوەندی تر دروستەکەن لە پاڵەوە بەجددی پارە لەم دەسەڵاتە وەرەگرن هەموو ئەمانە گرفتن ناتوانن بە ئەرکی خۆیان هەڵسن ئەگینە بە بڕوای من خەڵک زۆر بێزارە خەڵگەیەتە قیممە بەڵام ئەو خەڵکە ناتوانرێ ڕابەرایەتی بکرێ و ناتوانرێ پێشڕەوایەتی بکرێ ئەگینا من دڵنیام مامۆستا دارا جوان بۆی چوو زۆر دەوڵەتانی بیرۆکراتی و دکتاتۆری زۆر لەم دەسەڵاتانەی هەرێم بەهێزتر بوو بە قووەتر بوو لە ڕووی پارەوە لە ڕووی چەکدارەوە بەڵام بینیمان بەرگەی هیچی نەگرن لەبەرەوە کاتێک بە دڵنیاییوە کاتێک ئەتەقێتەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەجددی لەمانە قبوڵ ناکە دەسەڵات و توانای خۆیان بەگڕەخەنەوە و هەر لایەنێکی سیاسیش نەتوانێت دیفاع لە خەڵکات دیسان ئەوانش پەراوێزەکەی کە ئێوەش بڵێن ئۆپۆزیسیۆنن لە پەرلەمان هەمانگێکە لە سەراسی پەرلەمانی ژۆک و پێویست نییە لەیان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کێوەش پارتێکی ئۆپۆزیسیۆن ئێستا لەم بەدڵنیاییوە ئۆپۆزیسیۆن ئەبێ زۆر ڕۆڵی لەوەی ئێستا زۆر زیاتر بێتە نەها لە چوارچەوەی بەیاننامەیەکی هاوبەشە نەبێ یان پێشکەشکردنی یاداشتێک لەسەر بڕینی موچە ئەبێ پەرلەمانی کوردستان پێداگیری لەسەرەوە بکە خودی لێبڕین خۆی لە خۆیە کارێکی نایاساییە واسە ئێستا تۆ باسی ئەوەکەی ئەوە ئەنجومەنی وەزیران کۆ ئەبێتەوە بۆ ئەوەی بریار بدە ڕێژەی من دڵنیام بۆ ئەوە کۆ بێتەوە لەبەرەوەی دەستکارین ڕێژەکە بکە ئەگینا ئەگەر قەناعەتی تەواومەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بیەوێ لێبڕینێڵێ ئێستا ئەیکاتە هینێکی کارێکی گەورەی خۆی و وەکو چۆن ئەوەی کە ئەمە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو کارە کراوە ئێستا پێشەوەی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بکە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیە بەستن وەڵێن کاکەەوە بریارماندا نەما بەڵام ئێستا ئەوەیەک ئەو کۆبوونەوە بکە بۆ ئەوەی تەحملی مەسئولیت بخاتە سەر هەموو ئەنجومەنی وەزیران و وەزیرەکان سپاس دەکەم مامۆستا سەبارەت بە ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی و سەبارەت بەوەش کە
پێشتر باز لەوە دەکەێت کە سەرۆکی حکوومەت تەتال کاتیرێکی حەزبی لەگەڵ جەناب لە بەرنامێکی تەلەڤیزیۆنی باسی لەوە کردبوو کە شمشێری هەڵگرتووە لە گەندەڵکاران. ئەو شمشێرە کە لە 2000 ساڵێک لەمە بەروبەر میلەت کەوت یاخود بەر گەندەڵکاران کەوت. وڵی سوارە سەرتا بە ئۆپۆسیۆن دەڵێم من هەڵم ئۆپۆسیۆنەکو پێویست ڕۆڵی نییە وا نەیتوانی ڕابەرایەتی خەڵک بکە وە کاریش زۆرن بەڵام جارێکتر منەڵێم ئەرکیمیلە دەوەیە لە کاتێکا دیکتاتۆرێک حکمیەکە ئۆپۆسیۆنێکی بەهێزیژنی ڕابەرایەتی بکە خۆ میلەتە نابێ وەکو مەڕوێ دەنگ بێ خەڵک ڕاپەڕێ جاری وا هەیە ئەمە ئۆپۆسیۆنەی کە هەیە هێزێکی هەر قاچاق و مەمنوع ئەیژووە بۆ نمونە لە میسرای خوانەکان ڕاپەڕین وە لە بنهێنانی دەسەڵاتی حوسنی مبارەک خۆ حزبێکی قاچاق بوو لە تونسا حرەکەی ناهزە حزبێکی قاچاق بوو بەس خەڵک ڕاپەڕین و ڕابەرایەتیشیان کرد بەس خەڵکەکە گەیشت توان بڕیاری دا کە چۆنەڵێ هیچ کە زەلیلی هەڵ نەبژێرێ مردن هەڵبژێرێ ئەوەنەکە لێرە نەهزە حیزب بوو بەڵێ نەهزە حزبێکی قاچاق بوو وکاری نەبنکە و بارەگایان هەبوو نە بە ڕسمی تەنانەت ڕاشنگە نووشی لە دەرەوە لە بەریتانیا بوو خۆ لە ئێرانی شارڕوخا خومێنی ڕابەرایەتی کرد خۆ خومێنی لەوێ نەبوو لە منفا بوو بەس لێوە ڕابەرایەتی کرد بەڵام ئەوەی ڕاپەڕی خەڵک بوو خۆ خەڵک بوو هەر لایەنگرانی ئیمام خومێنی نەبوونەوەی ڕاپەڕیوە بە کورد و بە لووج و لەوانەیە حزبی توودە لە هەمویان ئیشی زۆر کرد ڕاپەڕی بەڵام دوایی بەرەمجام بەرهەمەکەی ئەمان بردیان مەبەزەوەیە بێ میلەت ڕاپەڕێ گەرنا دیکتاتۆرەکان هەر ناڕۆن یعنی بە تایبەتی کە جێی خۆیان داکتە گۆڕان کارەکانی مساڵێک بەر لە ئێستا لە چاوپێکەوتنە کاوەیەکێک لە برادرانی لایەنگرانی دەسەڵات بەمنیوت کە سەرۆکی حکوومەت بڕیاری داوە شمشێرێکی بەرز کردوێتەوە بۆ بڕینی ملی گەندەڵکاران من تەمەناکمە کردوابێ ئەساش تەمەناکەم وابێ و هەموو قسەکانی من غەڵەت دەرچێ بەس موهیمەوەی دادپەروەری بچەسپێ و خەڵک نەجاتی بێ بەڵام لەبەرەوەی من ئەو دەسەڵاتەم ناسیوە و مێژووی ئەو دەسەڵاتش لای هەموومان ڕوون و ئاشکرایە من پێم وابوو کە سەرۆکی حکوومەت ناتوانێت هیچ گۆڕانکاریە بکەوە هیچ گەندەڵێکی پێ لە ناو ناچێت و من لێ بەڵێنم داوتم ئەگەر تا ساڵێکی تریشتوانی گەندەڵی بن بڕکە نەکتۆ تاڵی تا مانگی حەوت و نازام چەند ئەو من ئامادە بووم بەیعاتی پێ بدەم ئێستا ژەڵێم ئەگەر تا ساڵێک ترم دەسەڵاتە توانی گەندەڵکاران بن بڕکەوە من بەیعاتیان پێ دەم جارێککە ئەمانە نایەنەوێت کاکە زانیە گەر گەندەڵی بن بڕکە لە سەری سەرەوە گەندەڵە تا خوارە کاسە نانتوانی و ناوی یە گەندەڵ ئاشکراکەن نانتوانێ بیدەم بە دادگا ئەڵێن 20 ملیار قەرزاری ناڵێن بۆ چێ بەرپرسە لی چێ دزی لە چیا سەرف کرا بۆ یعنی ئەمە کارەساتە ئێستاش کۆمپانیای داناغاز لەبەرەوەی حکوومەت یارێم گرێبەستێکی دۆڕاندوە تا 20 ساڵی تر نیوەی غازی یارێم بۆ کۆمپانیای داناغازە ئێمە خیانەت نیە لە میلەتە خیانەتە لە نەوەکانی داهاتوش ئێمە ئەمری ناڵەکانمان هەمووی بە قەرزاری لەدایک بن هەر ناڵێک لەدایک ببێت لەم هەرێمە دێتە هەرێمەکەەوە کە 20 ملیار قەرزارە ئەمە تاوانێک کە بەرامبەر بنەوەکانی داهاتوش کراوە بۆی پێم وایە نەخوا لێیان خۆشە بێ و نەمیلەت لێیان خۆشە بێ و کەسی ڕەحمیان پێ ناکە و یەقینیشت بێ ئەم دەسەڵاتە بە زووترین کات چاکسازی نەکا فریای خۆی نەکا فریای خۆی نەکەوێ مەسیری زۆر لە سەدام حوسێن وانە خراپترێت سوپاسێکم کاک بووکاران زۆر بە کورتی چی بە بەرپرسانی حکوومەت سەرۆکی حکوومەت جێگیرەکەی لایەنە بەژار بۆکان دڵی لەبارەی قەیرانانەوە بە کورتی بێ سوپاس دەکەم بڵێ من قەنەعەتی تەواومەیە ئەم دەسەڵاتە نەئەتوانێت چاکسازی بکەوە نەئەتوانێت گۆڕان کاری بکە بەجددی لێرەوە ڕایگەێنم بەڵام داوای شم وایە ئەوان بیر لە خۆیان بکەنەوە و ئەو کورسی و دەسەڵاتە و ئیمکانیات و دەستکەوتەی هەیەە لە سایەی خەڵکی کوردستان و ئەم ئەرێمەیە ئەگەر ئەم وەزعەتێک چیە من بڕۆم وایە ئەوان لە پێشی هەموو کەسێکەوە با بڵێن تووشی خەسارەتی گەورە ئەبن کە خەڵکی کوردستانە چۆن نوێ ئەتوانێ بژێن ئەمانە ئەگە بیرێ بکەن و خۆیان پێش ڕاپەڕین و هاتنەوەیان بۆ هەرێمی کوردستان لە وڵاتانی تر چۆن بوون لەبەرەوە من بۆ خۆم ئامۆژگاریانەکەم بۆ ئەوی بەجددی پیاچوونەوە بە سیاسەتیانە بکەن چونکە ئەوەی پێی دەوترێ حکومڕانی باش بنەمای حکومڕانی باش لەم دەسەڵاتە نییە لەم بەرپرسانە نییە بۆیە باشتر وایە ڕۆژێ زووتر بکەونە ئێستا کە خەڵکێش گرفت و کێشە هەیە ڕۆژێ زووتر بکەونە خۆی گرفتەکانی خۆیان زۆر لە خەڵک زیاتر لیان دەخۆمێ گەر نەکەونە خۆ من دڵنیام لیانە قەومێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان ئەبوو کاروان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان سپاسان دەکەم هەروە مامۆستا دارە محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنانی کۆمەڵی دادگەری سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ